ڕەوف حامێد وەک پاسەوانی یەکێک لە خوێندنگەکانی شارۆچکەیتەکەی سەر بە قەزای چەمچەماو ماوەی نزیکەی 10 ساڵە بە خەمی سەوزکردنی باخچەی خوێندنگەکەیەوەیە. ڕەوف حامێد خۆشحاڵە بۆی لە بەرامبەرەوە ماندوو بوونەی لە سەوزکردنی خوێندنگەکەیدا ئەنجامی داون ڕووبەرێکی گەورەی سەوزایی بۆ خوێندنگەکەی بەرهەم هاتووە. داریکیانە بە 2009 دەسم کرد بە دارێدان دەسم کرد ئەتا ئێساشینا لە مدی ئەم 10 ساڵەیە 2000 دارم لێداوە. ئەم 2000 دارە منەوعاتن دارەکان زۆر جوانن، ئەتر ژنگێکی جوانی پێکەناوە بۆ مەکتەبەکە، هەموو گەورە بوونە، سەوزایەکی جوانی سروشێکی جوانی مەکتەبەکە بەخشیوە مامۆستاکان و تەلەبەکان زۆران پێخۆشات بە هاوین و بەزستان. ئەو کاتی پیشەکەشم داوامیشم نەبێ ئەو فەراغی کە بەتار بوو خەریکە ئەوی شەبم داوامیشم لە هەفتەکەی ترا دێمەوە لە هەفتەکەی ترا دێمەوە دار ئاوەدەم تبزان دارەکان پێویستیان بە چێ شکابێ خوار ببێت چاکیانەکەمەوە هەرانە پەردێوم و مەحاولێ زۆران لەگەڵاکەم. مامۆستایانی و خوێندنگەی ڕەوف حامی سەوزایەتی ئەنجام داوە بە گرنگیەوە باس لە هەوڵ و ماندووبوونەکانی پاسەوانی خوێندنگەکەیان دەکەن. لەلای ئێمە من بۆ خۆم بە پیاوی بەهار ناوزەندم کردووە و بەش بە حاڵی خۆم بۆ ژیانی تایبەت و شخصی خۆشم ئیسفادە و سوودی باشم لێ بینیوە هەم لە ئەدا و لە دڵسۆزی لە شێوازی کارکردنی لە خۆشەویستی ئەو جێگەی کە کاری تیاکە دیارە سەرکەوتنی هەر کەسێک لە هەر پیشەیەکا بێ لە هەر شوێنێکا بێ یەکێک لە هۆکارەکانی خۆشویستنی جێگەکەیەتی خۆشویستنی ئەو شوێنەیە کە کاری تێداکات. ئینسان کاتێک کە دێتە ئەم مەکتەبەوە گوایە بێتە پارکێکەوە، چونکە لە ڕووی دەرونیەوە هەستەکەی کۆمەڵێک سەوزایی ئەبینی و هەروەها کۆمەڵێک جیریوەی چۆ لەگە و تەیر بەیانیان دێنە ئێرە و هەروە خوێندکار بەڕاستی زۆر مرتاحە کاتێک کە دێتە ئەم قوتابخانەیەوە، چونکە بە حەقەتەن ئەنی حسابی بۆ بکەوەکو وایە پارکێک بێت. ڕاستە پاسەوانی ئێرەیە سەرڕای ئەوە خوێندرگاکەمانی هەموو سەوز کردووە کە دیتە ناو ئەم خوێندرگایەوە هەستەکەی ئەمە پارکێکە بەڕاستی جەوێکی زۆر خۆشی ڕەخساندووە، جەوێکی لەبارە بۆ ئەوەی کە هەتا ئەم خوێندکارانە دێنە دەرەوە هەست بە ئاسوودەی ئەکەن بەهۆی ئەم هەموو سەوزایە و ئەو هەموو دارە ئێوە بە چاوی خۆتان ئەبینن کە ئەم دارانە چۆن گەشەی کردووە، خوێندرگاکەمانی چەند جوان کردووە، ڕوخسارێکی نوێی پێبەخشیوە. وەک ڕەوف حەمید باسی لێوە دەکات بەرەمێنانی پانتاییەک لە سەوزایی هەوڵێکی خەمخۆرانیەوە بووە لە پێناو ژینگەیەکی پاک و تەندروست بۆ مامۆستایان و ئەونەوەی کە لە نێو خوێندنگەکەدا بە زانست و پەروەردە گۆش دەکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی تەکیە.